چوار یەکسەر گیانە لە دەستدا بوو یەقلێکیان نەبێت دەستم لە ملیدا مابوو تا تقریبا دەقەیە مابوو ئەوش گیانی لە دەستدا بەداخەوە. ئەو شوێنە لێ ڕاوسام شەقامی پشتێنەی کەرکووکە کاتژمێر حوتی بەیانی بەهۆی ڕووداوێکی هاتوچۆوە لەنێوان ئۆتۆمبیلێکی جۆری ئۆپڵ لەگەڵ چەند ئۆتۆمبیلێکی بعد هەڵگردا بەهۆی ڕووداوەکەەوە تاکو ئێستا 5 کەس گیانی لە دەستدا و 3 کەسیش بریندارە. ئەمەوێ بچمە لای یەکێک لە شاد حاڵەکان کە لە شوێنی ڕووداوەکە ئامادە بوونە زانیاری زیاترمان بداتێ. ئەم کاتت باش جەنابەت لێرە بووی کاتی ڕووداوەکە؟ بەڵێ بکرێت باسی ڕووداوەکەمان بۆ بکەیت چۆن چۆنی بۆ ڕووداوەکە. والله من لەو بارەکەی حزب الحوسێنە حرەس بووم ساعات حوت و 25 دقیقە گوێم لە زلمەیەکی زۆر گەورە بوو لە نقطەکە دەرچووە دەرەوە تەبوتۆس ئەلێ ڕاستان حرەس مەسان وتم وەرە بزان سارێ دەعامی کرد هاتم بەرەوە سێرم کرد 4 جەنازە کەوتووە 4 یەکسەر گیانە لە دەستدا بوو یەقلێکیان نەبێت دەستم لە ملیدا مابوو تا تقریبا دەقەیە مابوو ئەوش گیانی لە دەستدا بەداخەوە. جەماعەتی وەپڵەکەش وابزانم دوانیان مردبوو دانیەکیان بریندار بوو دوانی بریندار بوو سایەقە و قەتر بریندار بوو دوانی مردبوو. ئۆتۆمبیلی زۆری ئۆپڵەکە خۆی کێشە بوو بەو سارانی دیکەیە؟ بەڵێ ئەلێواتوو لە جدای سلێمانیان ئینەواتوو بەرەو هەفتە بازارەوە خۆی لە هەرسە سارەکە داوە لە هەرسێ بار هەڵگرەکان 3 سایەقی بار هەڵگر بوو دوانی مردووە دانیەکیان ساقێ تەنکەرە زەردەیە تۆزێ باش بوو ئەلحەمدولیڵڵا باش بوو. دەستەکان خۆش بێت. من ئەمەوێ باسیەوە بکەم لەگەڵ سامانیابە بەرپرسی ڕاگەیاندنی فەرمانگەی تەندروستی قسەم کرد ئەو باسی لەوە کرد بەهۆی ڕووداوەکەیە وەکو سەرەتا 4 کەس گەندراونە نەخۆشخانەی ئازادی بەڵام لەگەڵ یەکێک لە بریندارەکان کە لەگەڵ ئەو تەرمەکانی دیکە گەیشتونەتە ئەوێ بەهۆی سەختی بینەکەەوە گیانی لە دەستدا و لە ئێستا دەکۆی گشتی 5 کەس گیانی لە دەستدا و 3 کەسیش بریندارە. ئەمێ باس لەوە بکەم ڕووداوەکە چۆن چۆنی بووە ڕووداوەکە بۆ ئەوە ئەگەڕێتەوە 3 ئۆتۆمبیلی بار هەڵگر لەسەر نزیک شەقامەکە ڕاوەستاون یەکێک لە ئۆتۆمبیلەکان لە کارکەوتووە سەرقاڵی چاکردنەوە بوونە بەڵام لەو کاتەدا ئەم خێرایەک یەکجار ڕۆیشتو خۆی پێ نەژیراوەتەوە خۆی کێشاو بە یەکێک لە ئۆتۆمبیلی بار هەڵگرەکان ئەو کەسانی مردوونە گیانیان لە دەستداوە پاش چەند کەسێکان شۆفێری ئۆتۆمبیلی بار هەڵگیرەکەن و هەروەها ئەو سەرنشینەکانی نێو ئۆپڵەکەن. سامانیابە باسی لەوەیش کرد ئەو کەسانی گیانیان لە دەستداوە تەمەنە لە نێوان 20 ساڵ بۆ 50 ساڵی تێدایە.